پێم خۆشە کە شاسوار گیراوە بەڕێزەکەم وەکو خاوەن پشک من هاتوومە داوای مافی خۆمەکەم 8,000 عائلەین هەر هاتووینەتە دادگا زۆر جار داخراوە سکاڵاکەمان دواخراوە ئێستا دڵم پێم خۆشە کە شاسوار گیراوە و داواکاریم ئەوە مافەکانمان بۆ وەرگرنەوە بۆی ئەو کێشەیە حەل بێ کێشەی نەفسی دروست بوو کێشەی شخصیمان بۆ دروست بوو کێشەی عائیلیمان بۆ دروست بووە یعنی شاسوار عەبدولواحید کارێکی پیاوانەی نەکردووە بەڕاستی ئەو کارێک کە ئەوی کردوێتی یعنی وای لە خەڵکە کە کردووە ئیتر سیقە بە هیچ کۆمپانیایەک نەکا بە شەریکەیە نەکا ئەو شەریکانەی کە ئەسهومە فرۆشێ پیشکە فرۆشێ بە خەڵک بگرە لە معمەل چیمەنتۆ لە معمەل ئاسین لە کۆڕەک تیلیکۆم لە ئاسیا سێڵ هەر هەمویان پشکیان داوە بە خەڵک باي چنك پشکرد لەم پرۆژەیە پشکم هەیە باشە ئەکات 15 ملیۆن دینار عێراقی باشە بڕی پارەی خاوەن پشکەکان هەمووی 25 ملیۆن دۆلارە لە بانقی شیمال خەوتووە باشە ئێستش ئێمە خۆشحاڵی بە دەستگیرکردنەکەی زۆر پێ خۆشحاڵم بە دەستگیرکردنەکەی بەڕاستی و وەک وایە ئاوی سارد چۆتە سەر دڵم باشە